سڵاوتان لێ ببینیرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ سایارمانم و بەرنامەی ئەمڕۆتان پێشکەشەکەم. لەم بەرنامەدا وتوێژەکمێ لەگەڵ هەڵاڵەی تایری لە پەیوەند بە مەسەلەی شەڕ و ژن لە شەڕ و نەهامەتیەکانە بۆچی ژنان یەکەم قوربانین سەرنجتان بۆ ئەم وتوێژە ڕائکێشم. هەورە هەڵاڵەی تایری عزیز، سڵاو لێ بێ و سپاس دەکەم بۆ بەجاری لەم بەرنامە. سڵاو لە تۆ لە گوێگرانی عزیز و بینەرانی عزیز، زۆر سپاس. هەورە هەڵاڵە، شەڕی غەزا یا ئەم شەڕێکە داسەپاچل لەلایەن ئەوەڵ حەماسەوە کە هێرشی کرد بۆ سەرەوە بەشانەی کە ئیسرائیلیەکانی لێ جێگیر بوون و دوایش ئێستا کە شەڕەکە قوڵ بۆتەوە و ئەبعادێکی زۆر دڵتەزیێنی بەخۆی گرتووە. ژنان یەکەم قوربانی ئەم شەڕن، باسی تەجاوزە، ئیهانەتە. لە هەموو شوێنێک ئێمە شاهدی ئەم نوعە لە هەڵوێز بووین بەرامبەر بە ژنان لە ناو کۆمەلگایە بۆ قەتڵی ناموسی بۆ هەموو شتێک. ئەمە ناشی لە چییە؟ بۆچی ئەمانە ڕوو ئەدات؟ لە چ تەفەکورێکەوەیە؟ بەڵێ بە بڕۆینەوە سەرەوەی کە بەداخەوە تماشای ئەم شەڕە بکەین کە چ تەئسیرێکی ناخۆشی لەسەر تەواوی دنیادانا، لەبەرەوەی کە لەم عەسرەیە کە ئێمە زیندگیەکەین حتا تەعدادی بۆمبەکان و دەقیقەن لەکوێ ئەدرێن هەر منداڵێک لە ماڵی خۆی ئەتوانێ بیبینێ. کابوو ڕۆژانە خەڵک شاهدی ئەوەن کە چ جنایەتێکە خۆکرێت، چۆن هەموو ڕۆژێ سەلاخیەکرێن ئینسانەکان، ژنان، منداڵانی چکۆلا، ژنانی حاملە، پیرەکە، ئینسانهای ساڵمەند، هەموو ئەمانە. یعنی جنایەتێک کە ئیمڕۆ ئێمە ئەیبینین واقعاً ناتوانین مقایسە بکەین لە حەدی ئەقەل لە 40 ساڵی ڕابردوو کە ئیتفاق کەوتووە و هەموو ڕۆژی خەڵک شاهدی زۆربوونی ئەم جنایەت و بێاحترامی بە ئینسان و کوشتن لە بەرچاوی خودی ئینسانەکان، هەر ئینسانێک لە ماڵەوە دانیشتین هەین. لەم ناوەدا لە هەموو کەس شرایەتی سەختتر لەواقع کەسانی ساڵمەندن، ناتەوانن، کەسانی نەخۆشن، منداڵانن، ژنانن، کەسانێکن کە لە جبهەی شەڕدا نین. ئەوانەی کەوا لە جبهەی شەڕن بۆ خۆیان یا پێیان تەحمیل بووە یا ئارمانێکیان بۆ خۆیان تەعین کردووە و لە شەڕەکەیە کوژرێن و یا ممکنە بەسڵامت بگەڕێنەوە بۆ ماڵی خۆیان. بەڵام ئەوانەی کە لە ماڵەکان ئەمێننەوە وەکو ژن، وەکو منداڵ، وەکو ئەم قشرەی کە باسم کرد، لەواقع دەستاویزی خودی ئەو دوو جبهەیە ئەبن کە واردی شەڕ بوون بۆ مەعاملەکردن. هەمیشە لە تاریخا بووە کە ژنان و منداڵان، بەتایبەتی ژنان، وەکو ئەبزارێک، ئەسلحەیەک ئیستفادەی لێکراوە لە عەلەیهی دوشمنی ڕوبەڕوو بۆ تەجاوزکردن، بۆ عەزیەتکردن، بۆ ئەسیرکردن، بۆ بەکەنیسکردنی ئەوان و ڕفاندنیان و بردنیان بۆ شوێنێکی کە وە سوء ئیستفادەی هەموو جۆرێک ئەجوبلە جنسی، هەموو شتێک لە ژنان. لە زۆرێک لە ئەم تاریخی هەدیقەت چەند ساڵی ڕابردوو با بگەڕێنەوە لە سووریە داعش ژنەکانی خستە ناو قەفەس و دواوەی کە تەجاوزی پێکردنەوەوانە ئەیفرۆشت. لە بوکو حەرام لە نەیجێریا، لە بەشێک لە ئافریقا، یەک مەدرسەیان لە مەدرسەی کشانیان دزی، هەموویان دزین و ساڵها سوء ئیستفادەی جنسیان لێکردن. زۆرێک لەوانە مناڵیان بوون، زۆرێک لەوانە هێشتا هەر ئەسیرن و تعدادێکی کەم کە گەڕانەوە بە مناڵەوە گەڕانەوە، مناڵێک کە نەخواستە بوو نەیانەویستن. لە تاڵبان و خودی جمهوری ئیسلامی ئەوانە هەر وەختێ ئەیان هەوێ ئینتقام لە خەڵک و ئینتقام لە مبارزاتی سیاسی خەڵک بگرن، وەختە ژنان زندانیەکە تەجاوزیان پێکرد پێشەوەی حتا بۆ حکمی ئێعدام ئەڵەن نابێ ژن بەبێ بە کچێتی بمرێ، ئەوەڵ تەجاوزی پێکەن. ئەمجا یەکشت زیاب بکەم بەم قسەی تۆ. لە جمهوری ئیسلامی بە پێی ئامارێکە ئەمنستی ئینتەرناشناڵ ئەیدا، ئەڵێ 25% لەوانەی تەجاوزیان پێکرێ، 25% لە پیاوانێکە ئەنگرن تەجاوزیان پێکەن وەکو ئەبزارێکە بۆی کە سبەینی دەمی بەستن و 85% ژنانن لە واقع.
بەڵێ دقیقاً هەرو جۆرەی کە باسی یەکەیت جا بۆچی ئاوە لە ژنان ئەم استفادەکەن لەبەرەوەی کە لە دینی ئیسلامە لە دینەکانی کە ژن لە واقع مڵک و ئەموالی پیاوە وەکو تەهاجمی وەکو غەنایمی جەنگی لە شەڕا ئیستفادەی لێەکەن ئەگەر قەرارە ژن منداڵ هەموو جزوی نەختی نەهای یەک پیاو بێت کابوو بۆ ئەوی کە ئەو پیاوە کە لە شەڕە ئەزیەتیکەن ژن مناڵەکەی لێ بە گرۆگانەگرن بە ئەسیرەگرن و ئەیبن و ئەم تەماشایە بە بەشێک لە کۆمەلگای جامعە 2000 ساڵ لەوە پێش 1400 ساڵ لەوە پێش لە دوای ئیسلام هێشتا بەداخەوە هەر لە مەناتقێکی زۆر وەکو خاوەرمیانە وەکو ئافریقا هەر ماوە دلیلەکەی وجودی ئەم جەریاناتی ئیسلامیە کە لە قودرەتان کە ئەسلحەیان بەدەستەوەیە کە هجومیان هێناوەتە ناو شارەکان کە داوای قودرەت ئەکەن و قلدوریەکەن بە تۆری واقعی وە شەڕەکان کە لە بینی ئەوانە دروستە بێت دقیقاً ئابم شوێ لە ئیسرائیل بە تۆری مشخص کە چاوی لێ بکەین لە هەردوو تەرەف زۆر جەنایەتکارانە بەجێ ئەوەی کە هەدەفەکانیان لە بەرچاو بگرن کە لە کوێن کە تەسمیمی شەڕیان هەیە چاویان ئەبەستن و فقط ژن و مناڵە کوژن فقط خەڵکی بێگوناوە کوژن بۆوان ئەسەن مهم نییە ئەمانە ئینسانن لە نظر ئەوانەوە ئینسانی لە نظر ئەوان و ئەموالێکن کە ئەبێ دوشمنەکەی پێشویان پێ عەزیەتکەن دەرنەتیجە لە جەریانی ئیسرائیلە ئێمە شاهد بووین کە حەماسیەکان جەریاناتی حەماس هاتن چۆن قەتڵ و ئامی جوانانیان کرد لە شوێنێکی کە فستیڤالی موزیک بوو چۆنەوە هەموو منداڵایان کوش چۆنەوە هەموو عەزیەت و ئازاریان لەسەر تەلەڤیزیۆندانەوە هێشتا هەر تهدید دەکەن و لەو بەریش ئیسرائیل کە خەریکە انتقام لە حماس لەسەر خەڵکی غەزە خاڵیەکاتەوە خەریکە فقط چاوی بەستێ و بۆمبارانەکات بەبێ و فقط خەڵکی بێگوناح لەم ڕابردەیە ئەکوژرێ ئەمە تاریخێکی زۆر نەنگینە لە مەزهەبەکان لە قودرەتە سیاسی دەوڵەتیەکان کە وەختێک کە واردی شەڕ دەبن گەورەترین قوربانیەکانیان ژنانن مناڵانن کەسانی بێپەنان کە هەڵدێن کەسانێکن کە هیچ ڕەبتێکیان بە ئەم قودرەتە سیاسی لایەن هیچ کامیان نی ئەمە لە سەرتای کە جمهوری ئیسلامی هێرشی کرد لەسەر کوردستان دوای فەرمانی خومینی جەلاد لە 28 مرداد شاهدیەوە بووین کە حەمەدە حەسەنی ئەوانە چۆن قەتڵ ئامی دێهاتەکانی قارنا و قەڵاتان و ئیندرخاشیان کرد ئەمە شتێکی دە 58 بوو لەواقع ئەم وەحشیگەریەی جمهوری ئیسلامی نمونەیەکی بارزی بوو و بەتایبەت بۆ ژنان هەر ئەینیشت زۆر کەس پێی وایە ینی زۆر کەس ناتوانم بڵێم ئامار نییە بەڵام بەشێک لە کەسانێک کە خۆیان زۆر بە کورد دەزانن وە پێیان وایە کێشەی کورد وجودی هەیە ئێمە بێ دڵسۆزی کورد بین کوردی ژەم کێشەی هەیە یە حەقیقەتێک هەیە کە لە خاوەرمیانەیە دوو کێشەی گەورە هەیە ئەویش هەلی مەسەلەی فەلەستین و مەسەلەی کورد ئەم دوو کێشە بە قدمەتی تاریخ وجودی هەیە لە حدیقل لە 100 ساڵی ڕابردووە و بەتابەت لە فەلەستینە 75 ساڵە ئیسرائیل دامەزراوە شەڕەکە لەگەڵ خەڵکەوە لە خەڵکی عەرەبە ئایا ئەوەی کە کەسانێکەن لە کورد زۆرتر زوڵمیان لێ ئەچێت یان نا ئەم نسبی گەراییە ئەسەن جاییزە ئێمە بچینە ئەمە یان نە چون جمهوری ئیسلامی هاودەستیەکە لەگەڵ حەماسە تەغزیەی حەماسەکە ئیمکاناتی ماڵی و تەسلیحاتی پێدات ئێمە بێ خەڵک دوژمنی خەڵکی بێگوناحی غەزە و فەلەستین بین یا ئەوان منفعەتیان جیاوازە لەم گروهانە وەک چۆن جمهوری ئیسلامی داسەپاوە بەسەر ئێرانە و وێڵ ناکات و ئەکوژێت حەماسیش هێزێکی ئەوە یا جیهادی ئیسلامی تۆ چۆن بینی ئەم قەزیە بەداخۆ شاهدی ئەوە هەین ئەم بەرخوردانە ئەکرێ خەڵک کوێرکوێرانە چاوە بەستێ لەسەرەوەی کە ئەڵەن چونکە حەماس مورد حمایەتی جمهوری ئیسلامیە بەطور مشخص لە ئێران دەچن لایەنی ئیسرائیلەگرن و بە نەزەر دەگا کە عەمەلەن لایەنی دەوڵەتی ئیسرائیلەگرن لەو ڕابردە لەبەرەوە چاویان نابینێ کە ئیسرائیل چیەکە لە عەلەیهی خەڵکی فەلەستین خەڵکی فەلەستین ئێمە ئەبێ حسابی جیاکەینەوە لەگەڵ حەماس ئەمڕۆ
بە هەر دلیلێک حەماس ئیمڕۆ لە نیروی ئینسانی خەڵکی فەلەستین استفاداکە. هەر بۆ ئاگاداریتان ئێستا زۆرێک لە ئەخبار ئەڵان حەماس عەمدەن خەڵکی غەزەی ڕاگرتووە بۆی کە حفاظەت لە خۆی بکە. یعنی خەڵکی و ملەتەکەی خۆی بە گرەوگان گرتووە بۆ حفاظەت لە خۆی. تا ئەو حەدە جنونی غێری ئینسانی ئەوان خۆی نیشانداوە. هەر کوردێک هەر ئینسانێک ئەسن با نەڵێن کورد بە هەر ئینسانێک لە نگای خۆیەوە ئەوڵە بێ لە حەقی ئەو ئینسانانە دفاع بکە، نە لە حەقی ئەو گروهە سیاسانە، نە ئەوەی کە مەعاملاتی سیاسی ئەم گروهە سیاسیانە لەگەڵ کێیە. حەماس لە جمهوری ئیسلامی پشتیوانی وەرەگرێ، ئیسرائیل لە ئەمریکا پشتیوانی یەگرێ. ئێمە هەم دوشمنی جمهوری ئیسلامین هەم دوشمنی ئەمریکاین کەوابوو هەر کام ئەبێ بچن لایەنێک بگرن. مەسەلەی کورد ئێمە لە ڕابطە لەگەڵ مەسەلەی کوردیشە متاسفانە هەرو جۆری کە خۆتان باسی کرد زۆرێک لە واقعی کە ئەکەوێت فەورەن کە ڕەبتی دێدەنەوە بە مەسەلەی کورد ئەچێتە ناو زەرفێکی دیکەەوە بە ناوی ناسیۆنالیزم، بە مەسەلەی ملیەوە، ئەچێتە ناو ئەحزاب و جەریاناتی سیاسیەوە و ئیتر لە خەتی ئینسانی ئەچێتە دەرەوە. ئێمە ئیمڕۆ وەزیفەمانە کە دفاع لە خەڵکی فەلەستینی بێگوناح بکەین کە ئیمڕۆ لە زندانێکی گەورە خراون و بە هەموو جۆر 75 ساڵە هیچ کە ئەو هەموو تەجاوز و ئەزیەت و ئازاریان دیت و لە زندان کراون و بە هیچ ڕێیەک نەگەیشتوونە سەر مەسەلەی سڵح بۆیان. لە عینی حاڵ ئەبێ مەحکومی حرەکەت‌های حماس بکەین کە لە عەلەیهی خەڵکی بێگوناح و جوانانی ئیسرائیلی ئەکات بەو شێوەیە جەنایەتکارانە بۆی کە بە خەیاڵی خۆی حەقی خۆی بسەلمێنێ، نە حەقی خەڵکی فەلەستین بەڵکو حەقی خۆی وەکو حەماس بسەلمێنێ. کەوابوو لایەنگرتنی یەکێک لەو دەوڵەتانە حتا لایەنگرتنی دەوڵەتی ئیسرائیل بە خاتریەوەی کە حەماس چونکە لەگەڵ جمهوری ئیسلامی هاوکاریەکە و ئێمە دوشمنی جمهوری ئیسلامین کاملەن غێرە ئینسانیە. ئێمە ئەبێ لەسەر حەقی ئینسانەوە حرەکەت کرد، لەسەر حەقی ئەو بنیایمانەی کە ئیمڕۆ هیچ ڕەبتێکیان بە ئەم دوو جەرەیانەوە چ تەرۆریسمی دەوڵەتیەوە و چ تەرۆریسمی ئیسلامیەوە نییە. کابرای ئیسرائیلی دێتە تەلەڤیزیۆن هاوار دەکات دەڵێ ئێمە سڵحمانەوێ، ئێمە ساڵهایە هەوڵ دەین بۆ سڵح، ئێمە پێمان خۆشە دوو دەوڵەت دروست ببێ، ئەمە وڵاتی فەلەستینیشە. بە گوێ لە قسەی ئەو بگرین، بە پشتیوانی ئەو قسە دروستە بین تا ئەوەی کە گوێ بگرین لە ئەخباری ڕۆژانەی میدیا کە یا بە تەریقی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیلەوە تەقویە دەبێ و یا لە تەریقی جمهوری ئیسلامی و جەریاناتی ئیسلامی و حماسەوە تەقویە دەبێ. کابرای فەلەستینی دێت دەچێت ئەچێ بۆ مزگەوتەکەی دێتەوە ئەڵێ بابە من ساڵهایە لەگەڵ کابرای ئیسرائیلی زندگیم کردووە، من حەز ناکەم بم بە دوشمنی، ئەم هێوە ڕێگە هەلێکی ئینسانی پێیاکەم، بەڵام ئیمڕۆ دەنگی نییە، هەموو دەنگیان داپۆشاندووە خستویان تەژێر پۆششی حەماسەوە. ئێمە بچین پشتیوانی لەو دەنگە ئەسلیانە بکەین. زۆرێک لە ئەحزاب سازمانهای سیاسی، حزبی کۆمونیستی ئیسرائیل، جەریاناتی چەپ لە فەلەستین، جەریاناتی سکولار و مترەقی لە فەلەستینە هێشتا وجودیان هەیە. بڕۆین دفاع لەوانە بکەین، بڕۆین ببین ئێمەش تەلاش بکەین حتا ئەگە میدیەمان هەیە میدیاکانمان بخەینە خزمەتی دەنگی ئەم ئینسانە دروستانەکە بۆ ڕێگە حەلێکی ئینسانی ئەگەڕێن. هەردووکیان معتەقدن بەوەی کە ئەبێ دوو دەوڵەت تەشکیل ببێ، هەردووکیان معتەقدن بەوەی کە هەردوو تەرەف ئەبێ بە سڵحێکی باش بگەن بۆی کە بە شێوەیەکی ئینسانی دووبارە وڵاتەکان باسازی بکرێتەوە، لە کەناری یەک مەسلحەت ئامیز زندگی بکەن بەیەکەوە، بۆ ئیمکاناتەکان بخرێتە اختیاری خەڵک، دووبارە نەبخرێتە اختیاری ئەرتەشی ئیسرائیل یا ئەرتەشی حماس. بڕۆین لە پشتی ئەم دەنگانە بین کە لە خودی فەلەستین و ئیسرائیلەوە دێتە دەرەوە تا ئەوەی کە پشتیوانی لە دەوڵەت‌های ویا جەریاناتی ئیسلامی بکەین. هەڵاڵە ئێستا بینیت بۆ نمونە ئێمە کاتێک کەمان ماوە هەرەمە وەکو واقعی پرسیاریش یەکی وەکو سازمانی ملەت دەبیرکولەکەی ئەڵێ دیارە کەس حسابێکی ئەوتۆی بۆ ناکات، بەردەوام هەر ئەبۆڵێنێت، ئەڵێ 24 ساعت کەمە بۆ دەربازبوونی زیاد لە ملیۆنە یا ملیۆن و چەند سەد هەزار نەفەر کە بچێتە ناو میسرەوە، تەنها ڕێگان هەرەوەیە و ئەمە بحرانێکی دروست کردووە. لەواقع
ئەبینی ئەم سازمانانش پوچبوونیان کە بە ئیسلا ناوی سازمانی ملەلەوە هەر دەوڵەتێکیکە ئەو کاری بکردایە هەزار قەتعنامەیان لەسەردا بوو هەڵێرزم بۆی ئەم نەوە لە دەبڵستانداردا ئەم دوگانەیە یا ئەم هەڵاواردنەی کرد لە منشەکەشیەوە لە سازمانی ملەلەوە ئەساسەن سەرچاواگرێت تۆ چۆن نێزانی چۆن لێبینی بەڵێ وەختێک باسی سازمانەکانم کرد مطلقا منزوور سازمانی ملل نییە من بۆ خۆم دقیقاً بەڵام مەسەن ئەخ سازمان مللیش بێتەرەف نییە سازمان مللیش خۆی بەرهەمی جنبشێکی ڕاستە لە سەرحی دنیاە و سازمان ملل حتا تەرکیبەکەی ئیمڕۆژی پێ بەپێ فاشیسم و ڕاستی جیهانی ئەڕواتە پێشەوە ئێمە لە دنیای زندگیەکەن کە بەداخەوە ئیمڕۆ فاشیزم و قودرەتی زۆر گرتووە ڕاستی جامعە سەرمایه‌داری لە شکلی زۆر خەشنیدا قودرەتی گرتووە لە هەموو جەیەک و دەنگی ئازادی خوازی بە هەموو جۆرێ زەعیفە کاتەوە ئەوانیش لە فکری مەنافعی دەوڵەت‌های مشخصن ئەگینا هەم سازمانی ملل ئەزانێ هەم هەموو دەوڵەتکە هەم هەموو ئەم کۆرەی زەمینە ئەزانێ کە 75 ساڵە چۆنیان بەشێک لە ئینسانهای ئەم کۆرەیە بە ناوی فەلەستینی لە زندانێکی گەورە لە قسمەتێکی زۆر زۆر شکۆلە وەکو غەزە کردووە و واقعاً ئەم هەموو ساڵە چەندە موردەی تەجاوز و ئەزیەت و ئازار قەراریان گرتووە زیاتر لە 5-6,000 نەفەر فەقەت لە زندانن بە هەر عناوینێک زندانیانەکەن وەکو ئەسیرای جەنگی مەعاملەیان لەگەڵەکەن وەختێ دێن لە مەرز حرەکەت دەکەن هیچ اختیارێکیان نییە ئەمانەمان هەموو لەبەر چاوایە وەلی ئەبێ ڕووبکەین ئەو جامعەوە بڵێن ئەوڵێن مەسەلەی فەلەستینە بێ بە شێوەی دروست حەل ببێ و دووە من ئێمە بێ لە بۆعدی ئینسانیەکەی تماشاکەین سازمانی ملل سازمانێکە جانبدارە لەگەڵ ئەمریکایە لەگەڵ دەوڵەت‌های غەربیە دفاع لە ئیسرائیلەکە فقط بە ناوی ئەوەی کە ئەمە حماس تیرۆریستیە خەریکە دایە پۆشێکەچی جەنایەتێکەکرێ عەلەیهی فەلەستین بۆیە دەنگی خەڵک ئەبێ دەنگی ئازادی خوازانە بێ ئەبێ دەنگێک بێ کە متفاوت بێ لەگەڵ ئەمانە ئەبێ بڵێ کە هەموو ئێوە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل یا حتا بە جۆرێک خەریکن بەشێکی دیکەی دنیا بەشێکی دیکەی دەوڵەتەکان خەریکن حمایە دەکەن هیچ ڕەبتێکی بە حقوقی بەشەریە بە حقوقەکان لە فەلەستین و ئیسرائیل مەجبور کۆتایی دێنە کۆتایی بەرنامەکە فقط لە نهایەت هەرەوەنا یاداوەریەکەم کە دفاع لە خەڵکی فەلەستین بە مانای دفاع لە حەماس نییە وەکو دفاع لە خەڵکی ئێران دفاع لە جمهوری ئیسلامی نییە دفاع لە خەڵکی ئیسرائیل بە معنای دفاع لە دەوڵەتی ئیسرائیل نییە ئەم دوو خەڵکە ئەم دوو میلەتە ئەم ئینسانانە ئەتوانن بە یەکسان لەو سەرزەمینەیە بژین و بە دوو دەوڵەت و ئیتر بە دوو لە شەڕ و ماڵوێرانی سپاس دەکەم هەڵاڵی عەزیز بینەرانی عەزیز بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەکە سپاسان دەکەم تا ئاخری بەرنامە لەگەڵمان بوون کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوەکەین و بە هیوای ئەوەی کە پەیوەندیەکانتان نەبرن لەگەڵ ئێمە و پرسیارەکان یا ڕخنەکان یا ملاحزاتی خۆتانمان بۆ بنێرن لە هەر ڕێگەیەکی ممکنەوە